تەوەری یەکەمیشمان تایبەتە بە ساڵیادی ڕاپەڕین و وەکاو کاریش مامەژەی پێکرد لە دەڤەری ڕانیەوە یاخود دەڤەری ڕاپەڕین میوانمان ئامادەیە. ئەگەر میوانەکەمان ئامادە بێ دەچینە لای زۆر بەڕێز بەڵێ زۆر بەڕێز کاک ئاراس ئیبراهیم چالاکوان و ڕۆژنامەنووس. کاک ئاراس سڵاوی خوای گەورەت لێ بێ، سوپاس بۆ ئامادەبوونە پیرۆزبایی یادی ڕاپەڕینە لە یەکەین وەکو یەکێک لە چالاکوانان و ڕۆژنامەنووسانی ئەو دەڤەرە ئەمەوێت پرسیاری ئەوەت لێ بکەم ڕاپەڕین چی بوو، چۆن ڕوویدا؟ بەڵێ بناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو و ڕێز بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و هەروەها پیرۆزبایی ئەم ڕۆژە لە سەرجەم خەڵکی هەرێمی کوردستان دەکەم بە تاواتی دەڤەری ڕاپەڕین. تەبعی ڕاپەڕین بەرەنجامی ئەو زوڵم و زۆرداری و ستەم و بێدادیە بوو کە ڕژێمی بەعز دەرحەق بە گەلانی عێراق بە تایبەتی گەلی کورد ئەنجامیدا. وەروەها لەسەر چۆنێتی ڕوودانیشی کە کۆمەڵێک ڕەهەند دەگرێتەوە یەکێ لەوانە ڕێخستنە ڕۆڵێکی گەورەی هەبووە، ڕێخستنی حیزبە شۆڕژگێڕەکان کە ئەو کات کۆمەڵی حیزبی شۆڕژگێڕی سەرەکی هەبوون، هەرێکە لە یەکێتی نیشتیمانی پارتی دموکرات و هەروەها بزنەوەی ئیسلامی ئەو کات وە زەحمەتکێشان و حیزبی شوعی. ئەمانە ڕێخستنەکانیان کە لە ناو شار بوون بە تەئکید ڕۆڵ و گەنجیان هەبووە لە ئامادەکردنی خەڵک و تەوجیهکردنی خەڵک بۆ خۆ ئامادەکردن و خۆسازان بۆ ڕۆژێک کە پێی دەوتێ ڕۆژی ڕاپەڕین. و خاڵێکی تر بریتە لەوەی کە بە حکمی ئەوەی کە بارەگای هێزە شۆڕژگێڕەکان نزیک بوو لە دەڤەری ڕاپەڕینەوە یاخ با بڵێن لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە کە ناوچەکەیان ئەو شوێنەی کە لی نشێت جێمگرتین لە ناوچەکانی زەڵێ و واروەها کاولان و ناو زەنگ و ئەو ناوچەکانی دەوروبەری بەنزیکی لە ڕووی جوگرافیەوە گەمە تەخمێ بکەین تقریبا 60 کیلۆمەترێک دوورە لە سنتەری قازای ڕانیەوە. و هەروەها هاوکاری مستەشارەکان یاخ با بڵێن فەوجی مستەشارەکان ئەوانش بچکۆ لەسەر بنەمای هۆزایەتی ڕێکخرابوون و دوور بن لە ئایدۆلۆژی و فکری سیاسی حیزبی بەعسی عەرەبی عەلمانی، بۆیە ئەوانەش هاوکارێکی باش بوون لە ئامادەسازیکردن و هەروەها کۆنتاکتێکی بەهێزیان هەبوو لەگەڵ لایەنە شۆڕژگێڕەکان بۆ ئەوەی بتوانن ڕۆژی ڕاپەڕین ئامادەسازیەکان تاو بن و هەروەها ڕاپەڕینەکە لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. هەرچەندە وەکو ئەوەی کە سەرچاوەکانی مێژووی ئاماژە پێ دەکەن بڕیار وا بووە کە لە حوتی سێدا یادی یاخ با بڵێن ڕۆژی ڕاپەڕین دەستێ بکات، بەڵام دوجار بەهۆی تووڕەیی جەماوەر و هەروە خڕۆشان و وەروەها ئەو زەمینە سازەی کە هاتوتە پێش 5 بووتە ڕۆژی ڕاپەڕین لە دەروازەی ڕاپەڕینی هەرێمی کوردستان کە شاری ڕانیەیە. زۆر باشە کاک ئاراس، بە باس لە ڕۆڵی خەڵکی ڕانیە بکەین، یانی ناکرێت باسی ڕاپەڕین بکەین و باس لە ڕۆڵی ئەوان دەکەین. وەکو هاوڵاتیەکە هەم لە دەڤەری ڕاپەڕین ئێوە چۆن ئەمە هەڵە سەنگێنن؟ ئایا هاوڵاتیانی ئەوێ چ ڕۆڵێکیان هەبوو لە ڕاپەڕینە مەزنەکەدا؟ بەڵێ بە تەئکید خەڵکی دەروازەی ڕاپەڕین هەر بە خۆی پرسیارەکە ئەوەیە بۆچی لە ڕانیەوە ڕاپەڕین سەری هەڵدا، خۆشوێنی دیکەشمان هەن. یەکێک لە فاکتەرە بەهێزەکان بریتە لە بەرزی هەستی نیشتمان پەروەری خەڵکی دەڤەری ڕاپەڕین کە لەو کاتەدا بەهۆی ئەویش کۆمەڵێک فاکتەری دیکەی تەبعی لە پشتەوەیە جگەلەوەی کە هەستی بەرزی نیشتیمانی و هەروەها هەستکردن بەو زوڵم و ستەمەی کە هەیە. دوجار لە پشت ئەوەشدا کۆمەڵێک فاکتەری دیکە هەن کە بوونەتە هۆی ئەوەی کە خەڵکی دەڤەری ڕاپەڕین ئازایەنەتر و ئازادانەتر بێنە سەر شەقام و هەروەها ڕووی تفەنگەکانیان ڕوبەڕووی و ڕژێمی بەعسی عەرەبی عەلمانی ڕوبەڕوویان بنەوە و هەروەها ئەو دۆخە بێنە پێش کە لە سەرەتاکانی ساڵی ڕاپەڕینەوە سەرەتاکانی ساڵ هەمومان شاگەشکە بووین، خۆشحاڵ بووین کەوە ئێمە توانیمان لە دەڤەری ڕاپەڕینەوە بە هاوکاری حیزبە شۆڕژگێڕەکان دەسەڵاتێکی خۆماڵی کوردی
لە هەرێمی کوردستاندا بەرهەمی بێت و هەروە دوجار کۆمەڵێک دام و دەستگا و هەروە دامەزراوەی تر بەرەنجا کە بوونە بەرەنجامی ئەم ڕاپەڕینە مای دڵخۆشی خەڵکەکە بوون. بۆیە خەڵکی دەڤەری ڕاپەڕین بە دڵنیاییەوە ڕۆڵ و کاریگەرێکی باشیان هەبوو، چ ئەوانەی کە ناو ڕقسنەکەندا بوون، چ ئەوانەی کە لە ماڵەوە بوون هاوکاری ناڕاستە و خۆی یاخبا بڵێن پاپشتی ڕێخستنەکانیان دەکرد بۆ سەرکەوتنی و گەیاندنی ئەو پەیامانەی کە لەلای هێزە شۆڕژگەڕەکانەوە دەگەیشت بە خەڵکی دەڤەری ڕاپەڕین. و جگەلەوەش بەدڵنیاییەوە وەکو پێشتریش باسمان لێو کرد بەڕاستی ئەم فەوجانەی کە بەناو لەناو حکوومەتی عێراقیدا ڕێکخرابوون ئەوانش ڕۆڵێکی باشیان هەبوو لە سەرخستنی ڕۆژی ڕاپەڕین. بۆیە خەڵکی دەڤەری ڕاپەڕین هەمیشە بەوە ناسراوە کە خەڵکێکی ئازایە لەسەر حەق و مافی خۆی چاوکراوەیە وەروە ئامادەی قوربانیدانی هەیە وەکو پێشتر کە هەی بووە. بەتەکید ئەمانە بوونەتە هۆی ئەوەی کە ئەڕانیە وەکو دەواازەیەکی ڕاپەڕین بەنەمری بمێنێتەوە لە نێو هەست و هۆش و هزر و بیری جەماوەری کوردستاندا. بەڵێ ئێستا دۆخەکە بە جۆرێکە وەک دەڵێت گلەی لەوە هەیە کە خەڵکی ڕانێت چۆنتان خراپ کرد ئاوا چاشکەنەوە، بەڵام ئەمە بەڕاستی پەیوەستە بە دیسان کۆمەڵەشتی دیکە و کە پەیوەستە بە بەتە لەسەری موشانەوە خراپی حکومڕانانی هەرێمی کوردستان کە بەداخەوە بە شێوەیەکی ناتەندروست مامەڵەیان کردووە لە 32 ساڵی ڕابردوودا ویان کردووە کە جگە لە چەند ماڵێک کە سودمەند بن لە بەرهەمەکانی ڕاپەڕین وەروە دەستیان هەبووە لە هەڵدۆشینی خێروبێری هەرێمی کوردستاندا. باقی ئەوانی دیکە بەڕاستی بە ئەوانەی کە شەهیدیشان لە پێناو خاک و نیشتیمان و وڵاتی خۆیان داوە بۆ ئەوەی ڕزگاری و ئازادی بە دیاری بۆ هاونیشتمانیان بێنن پەشیمانن بەداخەوە بۆ لەبەر ئەوەی حکومڕانەکان یاخ با بڵێن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نەیانتوانیوە نمونەیەکی جوان پێشکەش بکەن لە حکومڕانی کوردیدا. بۆیە بەداخەوە خەڵکی ئێستا خۆزگە دەخوازێ بۆ سەردەمانێک کە سەردەمەی وەک دەڵێ تاوڵی ڕەشی حکوومەتی بەعسی بووە ئەو کاتە خێمەی ڕەشی هەڵداوە بەسەر کۆی پرۆسەکان کۆی وەک دەڵێ هاونیشتمانیانی هەرێمی کوردستانی تێدا خەسارەتمەند بووە، بەڵام بەداخەوە خەڵکێک ئێستا تەمەنا بە و دەسەڵاتە دەخوازێت چکۆ نمونەیەکی جوان پێشکەش نەکراوە. زۆر باشە کاگاراز، بەڕای جەناب بەڕای ئۆکەوەی کە زانیاریتان هەبێت لەو کاتەیە هەبوو بێتن هۆکاریەوەی کە چەخماخەی ڕاپەڕین لە دەڤەری ڕاپەڕین و لە ڕانیەوە دەستی پێکرد هۆکاری ئەوە بکە پێشمەرگە لەو دەڤەرەیە زۆر بۆ هاتوونەتە ئەو ناوچەیە یاخود هۆکارەکەی بەوە گەڕنەوە بۆ هەموو زوڵم و ستەمەی کە لەو خەڵکە کراوە بۆتەوەی بەن خواردنەوەی ڕقێکی زۆر لە ناخی خەڵکی ئەو دەڤەرە. دەستان خۆش بێ پرسیارێکی جەوهەریە. تەبێ من وەکو خۆم توێژنەوەیەکی زانستیم کردووە تایبەتمەندی جوگرافیەکانی شاری ڕانی و کاریگەریەکانی لەسەر ڕاپەڕین لەوێدا بە تەفاسیل باسمان لەو بابەتە کردووە کە هەم تایبەتمەندی مرۆییەکان هەم تایبەتمەندی سروشتەکان کاریگەریان هەبووە لەسەر ڕاپەڕینی خەڵکی شاری ڕانیە. یەکێک لەو خاڵانە با بڵێن دەگەڕێتەوە بۆ سروشتی پێکاتی جوگرافی تۆپۆگرافیای ناوچەکە کە لە سەدا 53 زیاتر قەزای ڕانیە بریتە لە ناوچەی شاخاوی کە ناوچەی شاخاوی سەخت و چڕن ئەمانە هۆکارن و بەرزیان لە نێوان 1300 بۆ 1500 و بۆ هەندێکیان دەگاتە 2400 و شتێکیش. ئەمانە بە خۆی یەکێک لە فاکتەرە بەهێزەکان کە وای کردووە شاری ڕانیە هەڵبژێدرێت لەلایەن لایەنە سیاسیەکانەوە بۆ ئەوەی چەخماخی ڕاپەڕین لەو شارەوە لێ بدرێت. خاڵی دووەمیان بریتە لەوەی کە نزیکی بارەگای هێزە شۆڕژێڕەکان لە ناوچەکە کە بە حدودی وەکو باسمان کرد 6 کیلۆمەترێک دوور بووە لە ناوچە، بۆیە زووتر و
وەک دەڵێ ئازایەنەتر پەیامەکەیان گەیاندووە بە خەڵک و جەماوەری ناوچەکە. وەروە خاڵێکی تری جەوهەری ئەوەیە کە حکوومەتی بەعسی ئەو کات تقریبا 68 گوندی لە قەزای چۆمان ڕاگواستوە بۆ قەزای ڕانیە و هەروە 53 گوندی لە بنگرد کە سەر بە قەزای دوکانە ڕایگواستە بۆ ناوچەی قەزای ڕانیە کەمانەش بۆ خۆی لە ترسی ئەو جم و جۆڵ و چالاکیانەی کە هێزەکانی پێشمەرگە ئەو کات هەی بووە و هەروە حکوومەتی بەعسی ترسی هەبووە بەستی ئەوەی کە خەفەیان بکە بەڵام ئەمە زیاتر بتە هۆی تووڕێی و هەروەها زیاتر ناڕەزایی خەڵک و جەماوەری ناوچەکە و خاڵێکی ترجی بتە هۆی ئەوەی کە ئەم خەڵکانەی کە لە گوندەکان بوون هاتوون ڕاگوازراون بۆ شارێکی وەکو ڕانیە خۆت قەزای ڕانیە و دەوروبەری شارەزای ژیان و هەروە کار و کەسابەتی شارەکان نەبوون بۆیە بەناچاری ڕێکخراون لە فەوجی خەفیفە و هەروە لەو فەوجانەی کە ئەو کاتە لە سەردەمی حکوومەتی بەعسیدا پێک دەهێنران بەڵام دوجار ئەمانە بە مەبەستی پەیداکردنی بژێوی ژیانیان چوون نەگوەکو مەبدە و فکر و قەناعەت هەموو ئەمانە وای کرد کە شاری ڕانیە هەڵبژێدرێت بە شارێکە لەوێەوە چەخماخی ڕاپەڕین لێ بدرێت و خاڵێکی تریش کە جەوهەریە بیرمان نەچێ ئەویش ئەوەیە کە ڕانیە ڕێگای سەرەکی گەیشتنە بە شارەکانی هەولێر و سلێمانی و خەلیفان و دوجار قەڵازێ و هەموو ئەوانە و حکوومەتی بەعسی لە شەڕی ئێران عێراقدا لە ساڵی بۆ 1970 ساڵ شەڕی ئێران و عێراق خایاندی کۆمەڵی جادە و ڕێگەبانی لە ناوچەکە لێدا بوون هەمووانە بوونەوە فاکتەر و هۆکاری بەهێز کە بەڕاستی لایەنە شۆڕژێڕەکان ئەو دەرفەتە بقۆزنەوە شاری ڕانە ببێتە شاری دەواازی ڕاپڕین لێەوە چاخماخی ڕاپەڕین و هەروە شۆڕش لە دژێ حکوومەتی بەعسی لێ بدرێت. زۆر باشە کاتە ڕاپەڕین چۆن دەچێتە شارەکانی تر یاخود شوێنەکانی تری کوردستان بنمونە لە سلێمانی لە 7 ئازاردا لە ئەملە سوورەکە دەست بە سارداگرسن لەلایەن پێشمەرگە و جەماوەری سلێمانی و خەڵکی سلێمانیەوە دەست پێ دەکات و دەست دەکرێت بە ڕاپەڕین ئەمە چۆن ناوچەکانی تری گرتەوە و بەکوێ گەیژ و تا لە کێکە تەواو بوو یعنی لە چی شوێنێک تەواو بوو ڕاپەڕینەکە بەڵێ ئەو کاتە گوتمان بەهۆی بەرزی هەستی نیشتمان پەروەری ئەو کاتە وەروە بە هاوکاری تێگەڕای چین و توێژەکان و وەروە یەک هەڵوێستی و تێگڕای هێزەکان بەو پەڕی ئیسلامی بەو پەڕی ئەلمانیەوە کە کاریان دەکرد بۆ ئامانجێکی هاوبەش کە لە ناوبەردنی ستەم و بێدادی و گەندەڵیە ئەمە وای کرد کە بە هاوکاری پشتیوانەی زۆری جەماوەری هەرێمی کوردستان لە تێگڕای ناوچەکان ئەم بوو هۆی کە ئەم ڕاپەڕینێت تەنها لە دەڤەری ڕاپەڕیندا قەتیز نەمێنێ بەڵکو تێگڕای شارەکانی دیکە بگرێتەوە وە کۆنتاک و پەیوەندێکی بەهێز هەبووە لە نێوان لایەنەکان و هەروە جەماوەر و دوجارێش بەهۆی ئەو شەڕەیەک لە دواییەکانەی کە حکوومەتی بەعسی ئەو کاتە هەم بەداگیرکردنی کویت کە لە ساڵی 90 کردی و هەروە ئەو شەڕی کە 8 ساڵی نێوان ئێران و عێراق وای کرد بکە هێزە عێراقیەکان یاخود بە سەربازی و جوندیەکانی عێراقی تووشی هیلاکەت و مادەبوونی زۆری جەنگەکان ببوون جگەل لە سەری هەموو شوێنە بەڕاستی ئەوەی کە ئیرادەی بەهێزی خەڵک بەهۆی ئەوەی کە هەست بکە ئەوانیش وەکو باقی میلەتان و گەلانی دیکە دەبێت خاوەنی حکوومەتی خۆیان بن دەبێت خاوەنی پێگەی خۆیان بن دەبێت خاوەنی وەک دەڵێ ئەزموداری حکومڕانی خۆیان بن لە وڵاتی خۆیاندا لە نیشتیمانی خۆیاندا هەموو ئەنە هۆکارم بۆ ئەوەی کە بەڕاستی بە شێوەیەکی وەک دەڵێ بەردەوام و لە ماوەیەکی فترەیەکی زەمەنی کەمدا هەتاوەکو 21 سێ شاری کەرکووشی گرتەوە و ئەمیش ئازاد کرامە بۆ هێوەیەوەی کە بەڕاستی تێگڕای شارەکانی هەرێمی کوردستان هەمانجی و هاوکاری یەکتری بن و گەیشتن بەو ئامانجە پیرۆزەی کێبێتی بوو لە ڕزگارکردنی کوردستان و هەروە کۆتایی هێنان بە زوڵم و ستەم و بێدادی کە لەلایەن ڕژێمێک لە دوایەکەکان دەرحەق بەگرانی عێراق کراوە بە تایبەتیش گەلی کورد و ئەمە بۆکو گوتم هاوکاریەکە پاڵپشتی یەکتری هاو دەنجی و هاواهەنگی حیزبەکان هەمویان تێکڕابوونێتە هۆی ئەوەی کە بەڕاستی بەو ئامانجە گەورە و پیرۆزە بگەن کە بریتی بوو لە ڕزگارکردنی خاشی کوردستان
لە ژێر زوڵم و ستەم و بێدادی حکوومەتی بەعسی. زۆر باشە کاگەڕاز با بێنە سەر ڕۆڵی ڕابوونی ئیسلامی لە ڕاپەڕیندایەوە ڕۆڵی ڕابوونی ئیسلامی چۆن هەڵە سنگێن ئاستی بەشداریکردنیان لە ناو ڕاپەڕینی ساڵی 1990 لە چه ئاستێکا بوو؟ بەڵێ بەتەبچیت ڕابوونی ئیسلامی یەکێک بووە یاخو با بڵێن هێزی ئیسلامی کە ئەو کات دروستنەوەی ئیسلامی بوو یەکێک بوو لەو هێزەی کاریگەرە شۆڕژگێرە چەکدارە جیهادیانەی کە ڕۆڵێکی گرنگی هەبوو بە عەزم و قەبارەی خۆی لە دەستپێکی ڕاپەڕین وەروە لە دانانی نەخشە و پلانی ڕاپەڕین وەکو کە بەڕێز مەوەسا عەلی هەڵەبجەیی کە ئەو کات جێگری ڕابەری گشتی بزنەوەی ئیسلامی بووە باز لەوە دەکات کە ئەو پلانەی کە دانراوە پلانی ڕاپەڕین بە هەماهەنگی و بە هاوکاری هەموو هێزوولانە سیاسیەکان بووە کەواتە حیزبی ئیسلامی ئەو کات وەکو کە لە بزنەوەی ئیسلامیدا خۆی دەبینیەوە بەڵێ مشاوەڕی پێکراوە هاوکارێکی جدی بووە لە دانانی پلاندا واروەها لە سەرخستنی پرۆسەکەدا و بە دڵنیاییەوە ئێمە کۆمەڵێک پێشمەرگەی وەک دەڵێ زۆرمان هەیە لە کاتی ڕاپەڕیندا کە بەشداریان کردووە لە ناو دەڤەرەکەی خۆشماندا هەمانە کە بەشداریان کردووە واروەها ڕۆڵێکی کارایان هەبووە و مزگەوتەکاریان بەکارهێناوە بۆ سەرخستنی ئەو پرۆسەیە و لە مزگەوتەکانەوە بڵنگۆکانیان بەکارهێناوە ئەمە دەردەخات کە بەڕاستی بەتابەتیش جگە لەوەش کە هێزێکی ئیسلامی بۆ ئەو کاتێ زۆر گرنگ و کاریگەر بووە چونکە دوجار ئەوانەی کە خۆیان دەکەن قوربانی خاک و نیشتیمان و وڵاتی خۆیان ئەگەر باگراوەندێکی دینیان لە پشتەوە بێ ئازادانەتر وەک دەڵێ ئازایانەتریش دێنە مەیدان و ئامادەی ئەو قوربانی دانیان زیاتر دەبێت بۆیە بە دڵنیاییەوە ئاین ڕۆڵێکی گرنگی هەبووە کە لە چوارچێوەی حیزبی ئیسلامیدا خۆی بینیوێتەوە ئەو کاتە ئەوە توانیویانە بە دڵنیاییەوە جێپەنجەیان دیار بێت و تاوەکو ئێستاش لەگەڵدا بێت کۆمەڵ لە ڕەخسنەکانی ئەو کاتی بزوتنەوەی ئیسلامی بێ سوغراغن واتە شوێن و مەکانیان دیارنیە لەیان حکوومەتی بەعسیەوە جیران و کۆتایی بە ژیانیان هاتووە بەڵام تاوەکو ئێستا گۆڕەکەیان دیار نییە و کۆمەڵک لەو پێشمەرگانەی کە لە شەڕی ڕاپەڕیندا دژی حکوومەتی بەعسی کە خەبات و تێکۆشانیان کردو بێسەر و شوێنن من هەندێکیان لەوانە هەر بە خۆم دەیان ناسم کە تاوەکو ئێستا جەنازەکەیان دیار نییە گۆڕیان دیار نییە شوێنیان دیار نییە ئەمەش دەرخەری وەیە کە بەڕاستی هێزی ئیسلامیەکانیش حەزم و قەبارەی خۆیان توانیویانە خەباتی چەکداری بکەن و قوربانیان داوە شەهیدیان داوە لای پێناو ئەو خاک و نیشتمان و خاکەدا بەڵام ئەوەی جێداخە بەڕاستی ئەوەیە کە وەک دەڵێ بێبەشترین چین و توێژ خەڵکی ئیسلامیە لە ئێستادا لەو خێربەرێک کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە کە خێربێر هی هەموو هەوڵاتیانی هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە بەهۆی سیاسەتی خراپی حکومڕانی وای کردووە کە چەند ماڵێک لی سوودمەند بن ئەوانی دیکە وەک دەڵێ بوونەتە هاوڵاتی پلە دوو پلە سێ حیسابی هاوڵاتی ئاساییان بۆ ناکرێ بۆیە بە دڵنیاییەوە حیزبی ئیسلامی یاخوا بڵێن ڕابوونی ئیسلامی لەو کاتەدا بە دڵنیاییەوە لە سەعاکەدا هەبووە و ڕۆڵێکی گرنگیشی هەبووە لە سەرخستنی ڕاپەڕینی بەهاری 1991. زۆر باشە سەرڕای مەزنی و گەورەی ئەو ڕاپەڕینە گەورەی کە کورد ئەنجامیە دەبینین خەڵک بێزارە لە یادکردنەوەی یاخۆت دەوترێت ڕەنجمان بە خەسار بووە و نەتوانراوە بەرهەمی ڕاپەڕین ببینرێ هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنرێتەوە ئایا ئەوەی کە خەڵک ئێستا ئەو بێزاری کە ڕووی تێکردووەوە ئاوا دەخوازێ بە ڕژێمی بەعەز هۆکاری هەموو بێزاریە لە لایەنە کوردیەکان بەهۆی چیەوەیە هۆکارەکانی چین؟ بەڵێ بەدڵنیاییەوە بێزاری خەڵک دەگڕێتەوە بۆ کۆمەڵێک هۆکار لەوانە ئەو دەسەڵاتی کە دەسەڵاتی کوردیە و لە یەکێتی پارتیدا خولاسە دەبێت ئێستا تەنها حیزب هەمەکارە نییە لە ناو حکوومەتدا ئەو هیچ حکوومەتێکمان نییە بەنای حکوومەتێک کە حکوومەتێکی ڕەشید بێت تعبیر بکات لە هەست و نەس و ناخ و گرفت و کێشە و چارەسەرکردنی ئەو قەیرانانەی کە هەن و حکوومەتێک نییە بە بەنای حکوومەت کە خەم بخوا لە کێشەکانی خەڵک
خەم بخوا لە ناسۆریەکانی خەڵک بەڵکو حیزبیش وەک دەڵێ ئێستا بێدەسەڵاتە لەناو حیزبیشدا چەند ماڵێک ئێستا زیاتر تەحکم دەکەن و بەڕاستی هەوڵی وەک دەڵێ هەڵدۆشینی خێری بێری هەرێمی کوردستان دەخۆن ئەو خەڵکی هەرێمی کوردستان بۆ وەک دەڵێ ناڕەحەتە بۆ بێزارە لە یادکردنەوە یادی ڕاپەڕین تەبیعی ئەمە حاڵەتێکی زۆر وەک دەڵێ بڵێن پێچوانەی وڵاتانی دیکەیە کە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا هەمویان بە پیر و گەنج و کوڕ و منداڵ و دەسەڵات و بێدەسەڵاتەوە دەڕژێنە سەر شەقامەکان و یادی ئەم ڕۆژە بە شانازیەوە دەکەنەوە بەڵام دەبێت خۆ دەسەڵاتدارانی هەرێم گوێیەکیان هەبێ بۆ بیستن چاوێکیان هەبێ بۆ بینین حەقڵێکیان هەبێ بۆ بیرکردنەوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆچی لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ناڕازیە سەبەبەکە دەبێتێتەوە بۆ ئەو ستەم و بێدادەی کە لە هەرێمی کوردستاندا پێڕەو دەکرێت بۆ ئەو قوڕەکارەی کە لە هەرێمی کوردستاندا پێڕەو دەکرێت بۆ ئەو ناشەفافیەدارانەی کە لە هەرێمی کوردستاندا پێڕەو دەکرێت بۆ ئەو زەوتکردنی ماف و شایستەدارایەکانی فەرمانبەران وەروە تەنانەت دو-سێ ساڵە لە دەفەری ڕاپەڕین تۆ تەماشاکە لە ناوچەکانی دیکەش بە هەماشی ئەومان گرفتمان هەیە ئەوەیە کە بەرمیلێک نەوت بەڕەوا نابینێن دەرحەق بیدەنە هاو نیشتمانیانی وڵاتەکەی خۆیان لە کاتێکیدا ئێمە نەوت دەفرۆشین بە وڵاتانی دیکە ئەم زوڵم مستەمە ئەم حیساب نەکردن بۆ ڕای خەڵک و هەروە نەگەڕانەوە بۆ ڕای خەڵک و ئیشکردن بۆ خزم و حیزب و هەروەها بنەماڵە و کەسی نزیکانی خوار وای کردێک بەڕاستی گەنجان بیل لە ڕێگە چارێکی دیکە بکەنەوە کە بەداخەوە یعنی خۆی دەسەڵاتێک گەر باوەڕی بە ئەم دەسەڵاتی ئێستا هەیە باوەڕی بە خۆپیشاندان و باوەڕی بە ڕێکاری مەدەنیەکان هەبوایە بەدڵنیایە ئەمڕۆ ڕۆژی پێنجی سێ ڕۆژی خۆپیشاندان و هوتافکێشان و داواکردنی ماف و شایستەدارایەکانی خۆیان بوو لە نای هاوڵاتیان بەڵام دەسەڵاتێک کە لە بەرامبەر دەنگدا بەگول لە وەڵامداتەوە دەسەڵاتێک لە بەرامبەر داخوازیەکاندا دێ نانبڕاوی فەرمانبەرەکانی خۆی دەکات دێت ئیهانە بە ڕۆژنامەنووس و چالاکوانی مەدەنی دەکات دێ ئیهانە بە مامۆستا دەکات دێ ئیهانە بە هاوڵاتی دەکات ژیان و قوتی دەخاتە بەترسیەوە هەلی کارکردن و دەرفەتی دامەزراندنی بۆ ناهێڵێتەوە وەروە حیسابێک بۆ ژیان و بۆ ئەو بارگریانی ناڕەحەتی کە لە ڕووی ئابوووریەوە دەرحەق بە خەڵکی هەرێمی کوردستان پەیڕۆ دەکرێت بە ناحەق موچەکانیان لێ دەدەزرێت بە ناوی پاشەکەوتەوە ئەمانە هەموو بوونەتە هۆی ئەوەی هۆکار کە بۆی کە خەڵک ینی بەداخەوە ڕقی لەو دەسەڵات و خۆماڵی بێتەوە وەروەها بوتە هۆی ئەوەی کە بڵێ سەردەمی ڕژێمی بەعەز زۆر خەڵک مرتاحتر بوو خۆزگە هەر ئەو کاتمان هەبوایە لەگەڵ وەشدا حکوومەتی بەعسی خۆمان ئاگدارین کە کۆمەڵە کاری قێزەونی زۆری کردو بەڵام نابێ ئەوش لەبەر چاو بگرین و نادیدە بگرین کە بەشێکی ئێستا جادەکانی دەڤەری ڕاپەڕی ناوچەکانی دیکە لە سەردەمی حکوومەتی بەعزدا وەک دەڵێ چاکراون یاخبڵ ئەو کاتێ دروست کراون ئێستاش هەر هەمان شتە هیچ نۆژەن نەکراونەوە یعنی جادە و ڕێگەوانەکان لەو پەڕی خراپیدان ئەو کارەبا لەو پەڕی خراپیدایە واتە خەڵک ئێستا وای لێ هاتووە باسی مافەکانی ناکە ماف و شایستەدارایەکانی باوکو باسی خزمەتگوزەر سەرەتاییەکان دەکا نەکەتی پەروەردەمان وەکو بە شێوەیەکی دروست و ڕێک دەڕوا بڕێوە نە کەرتی تەندروستیمان شێوازە تەندروستەکەی خۆی گرتووە و باقی کەرتەکانی دیکەش بەڕاستی هەمووی علاماتی پرسیاری لەسەر دوای 32 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆ ئەو خەڵکە بێزارە خۆ دەبێت دەسەڵات وەک دەڵێ گوێیەکی هەبێ بۆ بیستن بیر بکاتەوە لەوەی کە بەو شێوازە سەرنجامێکی باشی نابێت چونکە هەموو ئەوانەی کە بەو شێوازە حکومڕانیان کرد لە دەوروبەرمان ئێمە دەیبینین کە چیان بەسەر هاتوو بەرەوچۆ ڕۆیشتن بۆیە دەسەڵاتدارانی کوردیش دەبێت زۆر چاک بزانن کە درێژەدان و ئیدامەدان بۆ سیاسەتە چەوتیان بەڕاستی سەرنجامێکی خراپیان چاوەڕە دەکا ئەگەر بێت و بخواندا نەسنەوە بۆیە هەوڵاتیان هەرێمی کوردستان نیگەرانن لەو دەسەڵاتێکی ئێستا هەیە وڵای کاگەراز لە کۆتاییە لە دوای 32 ساڵ لە حکومڕانی کوردیەوە 32 ساڵ لە ڕاپەڕین ئێستا دەڤەری ڕاپەڕین گەیشتۆ بە چه ئاستێک کە حکوومەتی کوردی توانی بگەێنێ بۆ ئاستە و ڕژێمی باز نەیتوانی بگەێنێ بۆ ئاستە و چیتان هەیە بۆ یان پەیامتان چییە بۆ حکوومەت لە دوای 32 ساڵ لە یادی ڕاپەڕین
بڵێ پەیامەکە ڕوونە دوای 32 ساڵ لە حکومڕانی هەرێمی کوردستان ئەمڕۆ کە پێنجی سەیە دەسەڵات ئامادە نەبوو بە شێوەیەکی فەرمی یادی ئەم ڕاپەڕینە بکاتەوە بەهۆی ئەوەی کە تەنها لە یادەکانی دیکەدا کۆمەڵێک دروشم و قسەی سواویان کردووە هیچ بەرهەمێکی نەبووە بۆیە یاد نەکردنەوەی هەر بۆ خۆی جێگەی پرسیارە کە بۆچی ئەم یادە ناکرێتەوە لە کاتە ڕۆژێکی گەورە و مەزنە کە تێیدا ئەم دەسەڵاتدارانەی کە ئێستا خاوەنی ملیارەها دۆلارن و لە بانقەکانی ئەوروپا پارەکانیان خەزم کردووە خۆ لە سای دەسەڵاتی یاخ با بڵێن قوربانیدان و خوێنی شەهیدانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دەڤەری ڕاپەڕین بەتایبەتی گەیشتنە ئەو پلە و مەقام و ئەو پایە ئەدی بۆ نمونە ئاوڕێک لە دەڤەری ڕاپەڕین نادەنەوە کاکە ئێمە وەکو دەڤەری ڕاپەڕین کۆمەڵێک وەکو باقی شوێنەکانی دیکەش تەبێ خەمەکانمان مشتەڕەکن کۆمەڵێک وەک دەڵێ پرۆژەمان هەیە کە پێشووتر چەند کارێکی لەسەر بە تەواو نەکراوی ماوەتەوە پرۆژەی ئاوی دەربەندمان هەیە پرۆژەی خەسخانەی سێسەد قەڕێوەڵەییمان هەیە کە تەواو نەکراونەوانە و هەروە پرۆژەی دووسایکردنی ڕانیەمان هەیە ئێمە تەنانەت یەک مۆنومێنتمان هەیە مۆنومێنتێکی سارد و سڕ کە هیچ بەها و ئەرزشێکی نییە بەڕاستی لە ڕووی نەتەوەییەوە تۆ لە سای ئەم دەڤەرەوە بووی بە خاوەن هەموو شتێک بەڵام ئێستا ئەم دەڤەرت بووە پشتگوێ خستووە جادە ڕێگەبانەکانی ئاوی کێشەی ئاوی هەیە دەڤەری ڕاپەڕنی ئێستا وەروە کێشەی ڕێگەوبانی هەیە کێشەی داو دەرمانی هەیە وەکو باقی شوێنەکانی دیکە بۆیە بەڕاستی ئێمە وەکو دەڤەری ڕاپەڕین نیگەرانی بەڕاستی لەوەی کە ئێستا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پەیڕەوی دەکەن چکە پێمان ناخۆشە ئەم دەسەڵاتە خۆماڵیە کە بەرهەمی هەزاران شەهیدی هاوڵاتی هەرێمی کوردستانە سەرنجامێکی خراپی ببێت سەرنجامێکی چارەنووسێکی نادیاری هەبێت بۆی کە دەسەڵاتداران ئاور لە پێداویستی و دابینکردنی خزمەتگوزارە سەرەتاییەکانی هاوڵاتیانی خۆیان نادەنەوە نیگەرانی ئێمە لەوەیە بۆیە داواکارین دواپەیانمانەوە بێ کە داواکارین لە هاوڵاتیا لە وەکو هاوڵاتی داواکارین لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئاوڕێکی جدی لە کۆی شەریعەکانی و لە کۆی پرۆژەکان و لە کۆی داواکاریەکانی خەڵکی هەرێمی کوردستان بدەنەوە نەکە دەڤەری ڕاپەڕین بۆی بەڕاستی ئێمەش وەکو میلەتانی دیکە وەکو گەلانی دیکە شانازی بکەین بە ڕۆژێک کە ڕۆژی ڕاپەڕینە شانازی بکەین بە حکوومەتێک کە حکوومەتێکی کوردیە نەگەوەی کە بەڕاستی هەموو شتێکمان وەلامان بۆ هەموو شتێکە بێ تەنها بۆ نیشتیمانی خۆمان نەبێت لە سای سەری ئەم دەسەڵاتی کە 32 ساڵە بەڕاستی بە شێوەیەکی خۆسە پێنانەوە بێگوێدانە ئەوەی کە داخوازی و مافە زەوت کراوەکانی هاوڵاتیان بژێڕێتەوە ئیدامە و واروە درێژە بە کارە ناڕاوەکانی خۆی دەدات. بەڵێ سپاس بۆ بڕێ ساراس ئیبراهیم چالاکوان کە لە شاری ڕانیەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ کاتەی بێبەتبەخشی سپاس بۆ ئامادەبوون.